بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە وردەکاری یەخستن و هاوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێم لەگەڵ بەغداد دەکەین. دیارە دادگای فیدرالی لە 23/11/2022 ساڵێک و 7 مانگ لەمە بەربریاریدا بوو کە موچەی خانەنشینانی هەرێم هاوتا بکرێت، بەڵام حکوومەتی ماوە بەسەر توێرەی ئێستا ڕەزامەندی داوە لەگەڵ بەغداد گفتوگۆ بکات بۆی کە موچەکانیان هاوتا بکرێت. ئێمە باز لە وردەکاریەکەی دەکەین کە هاوتا دەکرێت، شێوازەکەی چۆنە، کێ لێ سوودمەند دەبێت و جیاوازی ئەم یاسایەکە لە هەرێم بەرکار دەکرێت لەگەڵ یاساکەی پێشووتر چۆنە کە ئێستاش لە هەرێم بڵێن کاری پێ دەکرێت. ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان عەبدولقادر ساڵح شارەزای یاسایی و توێژەر لە بواری وەزیفەی کشتی، هەروەها مامۆستا سادە عوسمان وتەبێژی کێتی خانەنشینانی کوردستان قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک عەبدولقادر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەم بڵێن هاوتاکردنی موچە یاخود یەخستنی لەگەڵ بەغداد چۆن هەموو بوارەکان دەگرێتەوە، دوای باز لە وردەکاری تریش دەکەین. سپاس بەناوی خوا. بێگومان ئێمە نابێت تەنها ئەم بڵین بابەتە لە چوارچێوەی بەز موچا ببینین و ڕاستە موچە ئەساسیە، بەڵام یاساکە زۆر لەوە فراوانترە و گرنگی زۆرتری هەیە کە ئێمە ئیشی لەسەر بکەین. واتە بابەتەکە بە بڕای من تەنها نابێت لە جۆزی موچا حەلی بکەین، بڵین ببینینەوە. ئەکری ئێمە ئەم یاسا لە سێ ڕۆ بە گرنگی بڵین سێ گرنگی ئەم یاسا باس بکەین، زۆر گرنگە پێشەوەی باز لە موچە بکەین. ئەم یاسا کە ناوی نراوە قانونی تەقاعودی موحەد، ئەتوانم بڵێم خیبرە و ئەزمون و تەجروبەی تەشریعی عێراقیە بە مەسافەی 1 سەدەک گەیشتۆتە ئەم نەتیجە، کەواتە لە بەرەنجامی ئەو پاشخانە تەشریعیەوە هاتووە ئەم قانونی داڕشتووە، کەواتە ئەم قانونە چۆڵی چارەسەری زۆرێک لەو مەشاکلانی کرد کە قانونەکانی تر پێشتر دەستیان بۆ نەبردویان ناتوانێت چارەسەری بکەن. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. واتە مۆزەفی ئێمە، فەرمانبەری ئێمە، متەقاعیدی ئێمە لەوە چێت دەستەوسان نەبێ کاتێک کە وەزعەکەی بکوێتە بەردەم قانون. نمونەیەکی بەسیط لەسەر ئەم بابەتە، ئێمە لە قوانینی تەقاعودی پێشووترە هەر مۆزەفێک ئەگەر 15 ساڵ خزمەتی کەمتر بووە تر یەک جار مکافئەیەکی تەقاعودیان پێداوە ڕۆشتۆ ماڵەوە، بەڵام ئەم قانونە ئەمەی نەکرد. ئەم قانونە هات معالەجەی کرد، لە 10 ساڵەوە معالەجەی کرد. واتە ئەو کاتە کەسێک ئەگەر 10 ساڵ خزمەتی هەبێ بە پێی ئەم یاسا لەبری ئەوەی تۆ یەک جار مکافئەی تەقاعودی بیتێ، بڵین ئەگەر 10 ساڵی هەبوو 150,000 تێ بە مەقتوعی، ئەگەر 11 هەبوو 200 دیتی، ئەگەر 12 هەبوو 250 دیتی، ئەگەر 13 هەبوو 300 دیتی، ئەگەر 14 هەبوو 350 دیتی. کەواتە معالەجەیەکی زۆر باش و زۆر ڕێکوپێکی کرد بۆ ئەم حاڵەتانە. قەزم کە نمونەی هێنمەوە ئەمە یەک. دووەم قانونە بەڕاستی فەواریقی بینی موچە باڵە و موچە نزمەکانی زۆر کەم کردووە، ناڵم لە 100% کەمی کردەوە، بەڵام بەڕاستی ئەتوانم بڵێم شبهی عەدالەتێکی تەطبیق کردووە. من کە دیراسیان دی قەرارەتی قەزایم کرد سەبارەت بە تەطبیقی ئەم قانونە، بڵین لە عێراقا موچەی وەزیر لە 5 ملیۆن و 6 ملیۆن هاتۆتە سەر 2 ملیۆن دینار. واتە ئەگەر ئێمە مقارنە بکەین لە بینی موچەی وەزیرێکە کە 2 ملیۆن دینار بەم قانون تەقاعود وە لەگەڵ مۆزەفێکە کە کەمترین موچەی 500,000 دیناری فاریقەکە زۆر نییە، وەکو جاران نییە. مەسەن 220,000 بە 8 ملیۆن پێ 220,000 وەزیر و فەرمانبەری یاسایی. بەڵێ ئەمی شەرخاز عەبر بۆ بێگومان. خاڵێکی تری گرنگەوەی سا وەڵامێکە بۆ ئەوی جەنابیشت ئەوەیە کە ئەم قانونە هەوڵیا کە هەموو ئەو دەقە تەشریعیانەی تری کە حقوقی تەقاعودی ئەخەنەوە هەمووی کۆتایی پێبێنێت، واتە تەوحیدی کرد. ئەمەش بەڕاستی بەرچاوڕوونێکی زۆر باشە، هەم بۆ مۆزەفە بۆ هەوانی کە مستەفیدن لە دەوڵەت و سبەینە تەقاعود دەبن، چونکە ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە نزیکەی 8 یاسامان هەبوو حقوقی تەقاعودی ئەدا. هەموو ئەو قوانینانی بێگومان هەر قانونێک دەقی یاساکە ئەڵێ بەڵێ حتا لە مادە 35 قوزات و ئیدیای عامیشی ملکەت کردو بۆم قانونە، واتە ئەوانشی لە دەرەوەی قانونەکەەوە نەهێشتوێتەوە. واتە سەفیر، قوضات و ئیدیای عام لە تایبەتەکان و هەروەها ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیۆن زۆرێکی تر لەمانەی خازا کرد بۆم قانونە. ئێستاگەم یاسا کەوتوتە بواری جێبەجێکردنەوە لە هەرێم، هەموو یاساکانی بواری خانەشی لە هەرێم کە نزیک 8 یاسا بوو کۆتایی پێدێت. دەقی قانونەکە ئەڵێ هەر یاسایەکی دیکە ئەگەر بێت و حقوق و ئیمتیازی تەقاعودی دابێ ئیشی پێ ناکرێت جگە لەم یاسانەوێ، کەواتە یاسا هەمووی تەوحید کرد، چونکە ناوی خۆی بەخۆیەتی قانون تەقاعود الموحد. کەواتە ئێمە بێت لێرە کاتێکە باز لە تەقاعودیەکەین بۆ یە قانونە گەڕێن و ناکرێت هەر فیەک و تۆ قانونێکی بۆ دەربکەیت و جۆرێک لە ئیمتیازی بیت. دێمە خزمەت بەس بە کورتی پێشمەرگە
ئاسایش هێزەکانی ئاسایشی ناوخۆ پۆلیس هەمویان دەگرێتەوە میاسێ بە بڕای من بەڵێ یاسانە هەموو یەکرێتەوە هەمووی دەگرێتەوە دوای دێمە خزمەت سەر وردەکارەکەی مامۆستا جەناب پشت بەخێربەی سەبارەت بەو لیژنەیەکی پێ کاتووە لە عێراق لیژنەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە لە ماوەی 6 ڕۆژدا وا بڕیارە قسە لە سەرم کەیسە بکرێ خستن و هاوتاکردنی موچە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئیشوکارەکانی چی دەبن و ئایا دەکرێت ئەم جارە سەرەتا بە ناوی خی بەخشندەی میهرەبان سپاس بە بەڕێزتان سڵاو لە بەڕێز کاک عەبدولقادر و بینەرانی بەڕێز طبعاً ئەو لیژنەیە کە تەشکیل دەکرێت بۆ وردەکاریەکانە کە دوای ئەوەی کە ڕاستی ناوی خانەنشینان و بڕی موچەکانیان ئەبێ بگاتە عێراق کە بڕیار وایە لەگەڵ لیستی مانگی حەوتە هەموو ئەو شتانە بە هەموارکراوی ئیتر ممکنە ئەمان جیاوازی هەبێت لەبین لەم پارێزگا بەو پارێزە بەڵام ئەو لیژنەیە کە تەشکیل ئەکرێ بە فەرمانی بەڕێز محەممەد شیع سوودانی و لە خوبەرای قانونی لە هەردوو لا و لە دەستەی دارایی هەردوو لا و هینی خانەنشینی نوێنەرانی خانەنشینی کە من لێرەوە بەڕاستی هەتا ئەو بەڕێزەی کە ئەو ئەندام پەرلەمانی کە ئەو هەواڵەی گیان بە ئێمە من لە ڕێ ئەوە داوام کردو و ئێستاش لێرە دووپاتیەکەمەوە کە بە پێویستی دەزانین ئەندامێکی ئێمە وەکویەکەتی خانەنشینان چونکە ئێمە دە ساڵە چۆنەڵی لە خەباتین و لە ڕنجدانین ینی بەبێ ڕاوەستان بۆ ئەوەی کەوا ئەم یاسایە بەرکار بێ لە هەرێمی کوردستانیشە لەبەرەوە لێرەوە داوایان لێ یەکەم کە نوێنەرێکی ئێمە چ وەک چاودێر یا وەک ئەندامێکەوە بە شؤون و کاروباری خانەنشینان معنین لەو لیژنانە هەبێت ئەو لیژنانە طبعاً بۆ وردەکاریەوە بۆ ئەوەیەکەوە هەموو حیسیات و وردەکەرک و جەنابی کاک عەبدولقادریش ئاماژەی پێکرد ئەم یاسایەکی یەکگرتووە چەندین یاسایەک ئەخا ئەو یاسایانە طبعاً جۆر بە جۆرن فیئەکانی موچەخۆران جۆر بە جۆرن لەبەرەوە پێویستی بە ڕێوشوێن و وردەکاری و ڕێکوپێکردنێک هەیە بۆ ئەوەی کەوا هاوتای عێراق بکرێتەوە بۆ هاوتای خانشینانی عێراق کرێ لەبەرەوە وا دەزانم دەست بەکار ئەگەر نێژبوو بن چاوەڕێی ئەو لیستە بکەن کاری ئەم لیژنەیە لە دوای ئەو دوو مانگە ئایا هاوتا دەکرێت یاخود کار بۆ یەخستن و پێراسچوون و بە بواری خانەنشین دەکرێت سەر لە مانگی هەشت و ئەوانە هاوتا دەکرێت یاخود قورسە چ لە ڕوەدارایەکەی بێ اینجا لە ڕووی یەخستن موچە و ئەوانە بێت خۆی سەبارەت بە هاوتابوونی موچەکان ئەوە مەسلەیەکی ئاوەکو جەنابی ئاماژەی پێکرد مەسلەیەکی یەک ینی بڕگەیەکە لە یاسای ژمارەنەوە ئەو یاسای ژمارەنەوە زۆر شامیل و گشتگیرە و زۆر بواریتریش دەگرێتەوە لەبەرەوە ئەو لیژنەیە تەبعاً دیراسی هەموو وردەکاریەکانە هەموو حیسیاتەکانە بەڵام تایبەت بە مەسلەی موچە پێم وایە عملیەکی زۆر قورس نییە ینی موچە چونکە هەموو موچەخۆرێک بە تایبەتی من باسم لە موچەخۆران یا خانشینانی مەدەنیە خانشینانی مەدەنی هەموو دۆسیەمان هەیە لە دۆسیەکانمانە یەکەم تەعیر و بڕی موچە و ساڵانی خزمەت و ینی هەموو پلە یاساییەکانی هەموو تیا باس کراوە لە دۆسیەکانمانە لەبەرەوە مەسەلان نووسێ ناوی فڵان ناوی چواری فڵان کەس ئەوەندە موچەکەیەتی ئەوە شەهادەکەیەتی ئەوەندە ساڵ خزمەتی هەیە ئەمە تەوعاً یەک کەس نیە و دوو کەس نییە لەوانەیە بە هەزارانی وا هەبێ ئەم هەزارانە بەپێی عێراق توان ڕێکی خەن ها خانشینانی مەدەنی ئێستا ئەو ڕۆژە بڵاویان کردووە حکوومەتیێرێن دەڵ 277,000 خانشین هەیە دیارە چەندی مەدەنیە چووکار پێشتیش باسی 245,000 تقریبا لە ماوەی چەند مانگێک 32,000 خانشین زیادی کردووە ئەوە چییە؟ وەڵڵا ئەوە بەڕای ئێمە ئەوە جێی گومانە بەڕاستی ئێمە پێشتر ئەوەی کە زانیاریمان هەبووە هەرچەند ئێمە ئامارێکی دقیقمان لە بەردەسان نییە ناتوانم بڵێم نەک هەر ئێمە بەڵکو حتا وەزارەتێک بۆ وەزارەتێکی تر زۆر شت هەیە ئاگادار نین لی تەنانەت وەزارەتی دارایی خۆی ئێمە لەگەڵ جەنابی وەزیر خۆیان دانیشتین ژمارەیەکی زۆر زیاتری ئەوت پێشتریش لەم دەمو باسی ئێستاە لەبەرەوە ئەو ژمارە بە دقیقی کە جاران ئێمە هەواڵمان هەیە 245,000 خانەنشین هەبووە بە کۆی خانشینانی مەدەنیش و سەربازیشەوە لەم 245,000 150 و نزیکەی 8,000
ئەمانە خانشینی مەدەنین خانشینی یعنی شارستانی باقیەکە ئەمێنێتەوە بۆ خاژنشتنانی پێشمەرگە و سەربازی و ئیتر ئەو ئەسنافانەی تر کە حکوومەت خۆین ئێساڵێن 272,000 270,000 لە دوای ڕاگەنداوی ئەنجومەنی وەزیران بوو بە 270,000 ڕۆژە لێرە نەبووم بەڕاستی زۆر ئاگام لێ وڵات جاگەر ڕۆژی 5,000 بچێتە سەر مەگەر هەرچی موچەی سنووقی خانشینی عێراقیش هەیە بدرێبەوە کە ئەوانە تەدقیق ئەکرێەوە هەروە ینی بەڕاستی وردبینی تیاکرێ مانگە دیارە دەستی دەڕوا بە هاوتاکراوی بڕیار ئەوەندەی کە زانیارتەنە بێدەنێردرێ بەڵێ بڕیار وایە چونکە ئێمە کە چوینە لای جەنابی وەزیر وتی لیست ئامادەیە دوای ئەوەیش کە بڕیارەکە دەرچوو لە ئەنجومەنی وەزیرانەوە جارێکتر تەکیدی کردەوە خۆی وەزیری دارایی لە بەڕێوەبەریەتیەکانی خانشین لەسەر جەم پارێزگاکانە و ئێمە لێرە لە پارێزگای سلێمانی هەواڵمانزانی کە زۆری پێنەچوو لە ماوەی تقریبان لە چوارشەمەی پێشووەوە ئەوان لیستەکایان تەواو کردووە بە هەموارکراوی بە حسابان کە ئەوەی بە ئێمە گەیشتووە تەنها هەڵەبجە و دەوروبەر مابوو پێم وایە ڕۆژێ دوای ئەمانیش کردویانە بەڵام ئەو کاتە وتیان هەولێر و دهۆک ئیشی تیا ئەکەن هێشتا تەواو نەبوو کە ئێستا بێت تەواو بێ بۆ پێ ئێستا لیستەکان گەیشتوتە وەزارەتی دارایی هەرێم طبعا هیچ لیستی هیچ کەس نەنێردراوە بۆ بەغا کەواتە ئەکرێ یەخرێت و پێکەوە بنێردرێ بۆ بەغا چاوەڕێوەکە سوپاس دەکەم کە عەبدولقادر سەبارەت بە ئەوانی کە پێش 2014 خانەنشین بوون ئەوی دوای 2014 چونکە یاساکەی یاسا تازەکە لە 2014 دەرچێت هەمووی سوودمەند دەبێت و دەگرێتەوە کە خانەنشین بوو ئوستاز بە بڕوای من بڵێ بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ دەقی قانونەکە ئەتوانم بڵێم جۆرێک لە بڵین لە لعبەی مستەلاحاتی تایە بۆ نمونە کاتێکە لە مادەی 35 بڕگەی 3 ئەلیفاڵێ بۆ ئەوانەی کە تەقاعودی مەدەنین و هەروەها لەوانەی کە لە پلەیەکی وەزیفواتە پلەیەک تا خوارەوە مۆزەفن و بڵین بە پێی سیستەمی موچە وەرەگرن ئەڵێ موچەی تەقاعودیەکەیان ژمار ئەکرێ لەسەر ئەساسی مەرتەبەی یەکەمی پلەکەیان واتە ئەگەر من مۆزەفێ بم لە مەسەر لە پلە پێ یەکا بم یان لە پلە دووە بم ئەو کاتە لەسەر ئەساسی مەرتەبەی یەکەمی پلەکەم موچەکەم بۆ ئەژمارەکرێت بەڵام هەر لە نەفسی مادە عليه شيء عليه ويعتمد الراتب الوظيفي الأخير بتاريخ الإحالة للتقاعد في إعادة الاحتساب إذا كان أكثر من راتب المرحلة الأولى وأتلا يجرهاتو راتبي أو راتبي أو كس لو مرتبيان أو مشي في حالك رابو زيادة ولا راتبي مرتبية كمي كواتوي بوج مارك ما معناه جورك لا تواملم للعبي مصطلحات بلام در نتيجة كاتك ياساك أو حقيبة من داو بو راتب تقاعد بمكفي حالك راهم كواتم إلا نفسي لو مرتبي خوما بإحالة بكواتي إشكالية منيت يعني إما برين فرقك شيء هنديك جار أم برسيارة أكريا إما أم قانونا بو بيش خوشي أسري رجعي نبوة بو بيش خوشي أسري رجعي نبوة بەڵام ئەوەیە تۆ ئەوانی کە دوای مەسەن یەکی 2014 حالە بوون بڵێن حاڵی تەقاعودی بوون ئیشکالێتمانێ وکو خۆیەتی لێرەش بە بڕوای من ئیشکالێتێکی ئۆتۆمان نییە کە هەمانیش بە هەمان شێوە هەمان ماف و ئیمتیاز وەرەگرنەوە چ بڕوانام دەرماڵی بڕوانامە بێت چ دەرماڵی مەسەلەن غەلایی مەعیشی بێ هەمووەمانە مەشمولە بن بەم قانونەواتە ئیشکالێتمان نییە یانە لە پێش ئەو لە دوایە بەڵام بە بڕوای من یەکێک لەو ئەتوان بڵێم مافخواردنە ئەوەیە بۆ من ئەم ئوستاز مەسەکاتێک کە تەقاعود بووە کاتی خۆی بڵین پێش ئەوەی قانونەکە لێرە جێبەجێ بکرێ شایستەی ئەوە بووە کە مکافئی نهایی خدمە وەربگرێت بەڵام ئایا ئێستا ئەمە بە ئەسەری ڕەجعی جێبەجێ ئەبێ بەسەر بۆ ئەمیش ئەو مافە وەربگرێتەوە ئەمە ئیشکالێتێکە لە ئیشکالەتانی کە بە بڕای من ئەمە تۆزێک لەوچێ زەحمەت بێ بتوانین بە ئەسەر ڕەجعی بگەڕین نانە لە دوای یەکێکی 2014 لە دوای یەکێکی 2000 نەک ئەوانی ئەوان چکار قانونەکەش پێش ئەوان شمول ناکە لە عێراقی شابن بەڵام بۆ ئەوانی کە لە دوای یەکێکی 2014ەوە کە تەقاعود بوون و 25 ساڵ خزمەتیان هەبوو شایستەی ئەو حەقە بوون بەڵام ئەمە فەرمانبەری هەرێمی لێ مەحروم بووە ئێستا کاتێک کە تۆ ئەم یاسا جێبەجێیەکەی ئایا ئەکرێ ئێمە بە ئەسەری ڕەجعی بگەڕێنەوە بڵین بە ئەم کەسش لەو کاتەکە بڵین خزمەت بۆی ڕوون بێت پاداشتی خزمەت ئێمە لەم یەکێک لە امتیازاتەکانی ئەم یاسا ئەوەیە ئەگەر مۆزەفێک 25 ساڵ خزمەتی هەبێ کاتێک کە تەقاعود دەبێ موچە و دەرماڵەی ئاخری زەربی 12 ئەکرێ واتە 12 موچە و دەرماڵە وەرەگرێت
ئەمە وەکو چی وەکو حقوقی وەزیفی بۆ نمونە ئەگەر ملیۆنێک بێت ئەگەر ملیۆنێ بێت 12 ملیۆن ئەمە وەکو حقوقێکی تەقاعودی کە قانونی تەقاعودی دەقی لەسەر هێناوە ئێمە شتێکی کەشمانی بیرمان نەچێت پەیوەندی بەم بابەتەوە نییە بەویش بریتە لە موچەی مۆڵەتەی کۆکراوەکانی مۆزەف کە پێوترە ئیکرامی لە مصالحی عامە کە ئەوە حقوقێکی وەزیفیە فەرمانبەر مەشمولە بێ بەوەش ئەو حەقەش وەرەگرێ چونکە ئەم حەقە نەوەستاوەتە لەسەر وەرگر ئەوەمی وەرگرت ئەمە وەرنەگرێ یان بە پێچەوانەوە بێ قەزدم لەوەیە مەسەلەن ئەمە یەکێکە لە ویشکالێتانی کە ئایا ئێمە ئەتوانین ئیسیفادە لەوە بکەین ئایا یاساکە بە ئەسەر ڕژعی بۆ ڕابردووە گەڕێتەوە ئەمە بۆ خۆی قەزەیەک هەرچەند مشکلەکە لەوە بووە ئەگەر ئێمە لە ڕوانگەی مۆزەفەکە سەیری بکەین زەمبی مۆزەفەکە نێکەوەری نەگرێتەوە بۆ لەبەرەوەی لێرە مۆزەف دەسەڵاتی نییە لە نیفازی قانونە بەڵکو دەسەڵاتەکە حکوومەت ڕێگەی نەداوە بەجێبەجێکردنی قانونەکە بۆیە مەحروم بۆ لەم بەشە بەس ئێستا ئەوەی کە پێش 2014 دوای 2014 خانەشین دەبێت خانەشین بۆ یان خانەشین دەبێت کەمترین موچە دەبێتە 600,000 ئەوەی کە لە ژیان داماوە جا سەربازی بێ پێشمەرگە بێ ئاسایشی ناوخۆ بێ فەرمانبەری مەدەنی بێ دەبێتە 600,000 چۆنە بڵێ بێگومان چونکە عادەتەن ئەو کەسانی کە موچەکەیان بۆ ئەژمارە کرێ موچەی ئیسمەکە خۆی موچەی ئەساسی تەقاعودیەکە 100,000 و عەفو 400,000 قانونەکە لە نابێ موچە لە 400,000 کەمتر بێت باشە بە دەرماڵی غەلای مەعیشیەوە ئەگاتە 500 باشە چکە عادەتەن ئەو مۆزەفە ئەو کەسانی کە موچیان کەمە دەرماڵی غەلای مەعیشەکەن سەریان ناخە بۆ سەرەوە چکە موچە ئیسمەکان خۆی لە ئەسڵا کەمە بۆیە وەکو نیزامی عام ئەگەر گەیاندێ 500 باشە نەگەیاندە 500 مشەڕع بۆیە گەیاندە 500 بە دەرماڵی غەلای مەعیشیەکەوە دوای ئەوەش حکومەتی عێراقی لە ساڵی 2023 لە مانگی 11 بڕیاریەوە بۆی کە هەموو متەقاعیدێک مەبلەغێک پارەی کەش بێتە سەر موچەکەی کە بریتە لە 100,000 دینار واتە ئەوەش یارمەتێکی تر چونکە قانونەکەیشێک لە معالەجات باشەکانی قانونەکە ئەوەیە کە دەستی حکومەتی کردوێتەوە متابعی وەزعی اقتصادی بکە لەگەڵ تەزەخومی وەزعی اقتصادیە ئەویش برێک پارە بدا بە متەقاعید کەواتە ئەبێ بە 600,000 دینار ئێستا توانین بە هەمووانەی کە خانشینی سەربازی پێشمەرگە ناوخۆیە مەدەنی بڵێن موچەکەت برارەکە چۆ بواری بێن دەبێتە 600,000 کەمترینی بە شێوەیەکی گشتی ئەتوانین مەگەر ئیستیتناءن لە هەندی حاڵەتی تایبەتە ئەگەر قانونەکە دقێکی جیاوازی لەسەری نابیان وەزعی کەسەکە بە جۆرێ بێکە نەگاتەوە بۆ نمونە مەڵین ئەگەر کەسەکە حیسەیەکی تەقاعودی وەرگێ ناگاتەوە حەدە ئەگەر خودی خۆی بێ 6 ساڵ تەمەنی هەبێ 6 ساڵەوە وە 5 ساڵ خزمەتی هەبێ و کاتە دەگاتە ئەوە سەقفی ئەدناکەیەتی باشە بەس ئەوەی ترکە ئەوەی کە لە ژیاندا نەماوە چۆنە ئەوە پشکی تەقاعودیەکەیەتی پشکی تەقاعودیەکەی واتە گەر کەسێک بۆ مۆزەفێکمان هەیە ئەم مۆزەفە متەقاعیدە وەفاتەکات یان لە وەزیفاوە بڵین هێشتا تەقاعود نەبوو وەفاتەکە ئەگەر یەک کەسی لە دوای خۆی بەجێما ئەو کاتە مۆزەفە گەر بۆ نمونە شایستەی 500,000 بێ بە موچە ئەو 400 وەرەگرێت بۆ لە 190 حیسەکە وەرەگرێت باشە واتە لە سا دەکەمەکە بەمەرجێک لە قانونەکەی پێشوە ئەفوە لە 180 لە سانەوەت ببوورە لە قانونەکەی پێشوە لە 160 بوو ئەم کردوتی بە لە 180 ئەگەر دوو کەسی لە دوا بەجێما لە 190 وەرەگرێت واتە لە 190 ئەو موچەی کە مۆزەفە وەفات کردووەکە وەریگرتووە ئەگەر سێ کەس و زیاتری لە دوا بەجێما لە 100 وەرەگرێت واتەگەر خۆشی لە ژیانە نەمابێ بەڵام سێ کەسی لە دوا بەجێ مابێ موچەکەی کەم ناکات کەم ناکە وەکو خۆی لە ژیان نابێت خزمەت مامۆستا سەبارەت بە سندوقی خانەنشینی کە لە کوردستان نییە کێشە دروست ناکات ئێستا بە پێی یاسا کۆنەکە لە هەرێم لێبڕینی خانەنشینی لە 100 بوو کە بڕدراوە و حکوومەتیش خۆی دەبووە لە 112 خسبە سەر سندوقەکە بڵێن باردووکی لە 190 بەڵام لە عێراق سندوقی خانەنشینی هەیە و لە 110 لە فەرمانبەران دەبڕدرێت کێشە دروست ناکە یاخود ئەمە چۆن چارەسەر دەکرێت خۆی پێش لەوەی وەڵامی ئەو پرسیاری جەناب بەمەوە من حەزەکەم شتێک بۆ بینەران چونکو ئێستا وەکو جەنابی کاک عەبدولقادر ئاماژەی پێکرد خەڵکی خۆمان زۆر چاوەڕێی ئەوەیە شتێکی مقنع یا شتێکی چۆنەڵی چوارچێوەدار ببیسێ لەم بارەوە من ئەمێ ئەویان پێ بڵێم بەنسبەت ئەم یاسای ژمارە نوێیی کە لە عێراقا بێجگە لە هەرێم تا ئێستا جێبەجێکراوە کێی گرتووەتەوە چۆنی گرتووەتەوە بە هەمان بڕوو بە هەمان نمر و دەرەجە بۆ هەرێمیش یعنی عینەن شت بەرکارە بێ و ئەو لجنەیەش بەشە لە ئیشەکەی ئەوەیە یعنی ئەوەی تر لەبەرەوە هەموو کەس دڵنیا بێ لەوەی کەوا مافی نافەوتێ نابێ فەوتێ یەک دوو ئێمە بڕیارێکمان هەیە پێوترێ بڕیاری محکەمەی ئیتیحادی ئەو بڕیاری محکەمەی ئیتیحادیە بڕیوێتیەوە
يعني ئەمە من خۆم لەگەڵ جەنابی سەرۆکی دادگای ئیتیحادیە دانیشتوم ئەم بەم جملەیە بنەزوتوێتی هیچ مۆزەفێک و هیچ خانەنشینێک بە تایبەتی ئەمە باسی خانشینمان کردووە نابێ موچەی کەسێک لە ئەقسا شیمالی عێراقا بێ واتە لە زاخۆ بێ تا ئەگاتە فاو هیچ موچەی هیچ دوو خانەنشینێکی هاوشێوە نابێت جیاوازی هەبێ لەبەر هەموو امتیازاتێک کە دراوە بە خانشینێکی عێراقی ئەبێ بە هەمان بڕوشێوەش شمولی خانشینانی ئێمەشکا لەبەرەوە پێویست ناکە خەڵک ڕاڕا و دوودڵ بێ بڵێ ئاخر ئەمە ئەگەر هەموو کەس حەقی دیفاع شخصی هەیە لە حاڵەتێکە ئەگەر با دوای کە عەبدولقادر هاوکێشەکەشمان بۆ ڕوون کاتەوە چۆن بزانین موچە ئیتر خۆی بەڕاستی زۆربەی سەرێشەکە لە مەولا بۆ یاساناسەکانە بێ ئەمان جەنابیان هەر معنین بۆ مۆزوع کەسێکی پرۆفیشناڵ لە مۆزوعە سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت سنووقی خانشینی بێگومان لە هەرێمە لە 2023ەوە بە تایبەتی دوای ئەوەی کەوا حکوومەتی تێشکیل کراوە ئەجنا لە 91ەوە سنووقی خانشینی لە هەرێمە نییە موچە دراوە لە بودجەی گشتی ئێمە چەند جار پرسیارمان کردو توان ئاخر ئەو موچەی کە وەرێگرن هی ئەو پارەیە کە گلە درێتەوە لە فەرمانبەر مالعیلم هەموو مانگێک لە ساحوتی لێگل دراوەوە بەپێی یاسا کۆنەکەی کە ئێستا تا ئێستا لە هەرێمایە لەبەرەوە ئەوە لە ڕاستیە حکوومەتی هەرێم پێویستە لەگەڵ حکوومەتی ناوەندا لەسەر ئەوە ئەبێ دانوستان بکەن ئایا ئەو پارەیە چونکە ئێمە سەردانی بەغامان کە کردووە لەگەڵ ژنەی دارایی پەرلەمانی عێراقیە دانیشتنمان کردووە پەرلەمانتارە کوردەکان کە بە سوپاسەوە لێرە سوپاسیان بۆ نێرم بەڕاستی هەموو پەرلەمانتارە کوردەکانی لجنەی دارایی یعنی پشتیوان و هاوکارمان بوون لە زۆر شت ڕوونکردنەوە ئەوان ئەو مۆزوعە ئەزانن لەبەرەوە ئەو بابەتی سنووقی خانەنشینیە یا ئەبێ عێراق بە ئەقسات سبەی نێوەری دێتەوە یا عەفەڵا و ئەماسەلە فێ بکەن لە داهاتووە دەست پێ بکەن ئەوی شۆن ئێستا حاڵی حاضر مانگی پێنجەمە نزیکی 20 میلیارێکە مانگانە بەڵێ ئەمە مانگی پێنجەمەوە ئەزان حکوومەتی عێراقی موچە ئەنێرێ بۆ هەرێم ئەلەم پێنج مانگا حکوومەتی عێراقی خۆی گلیاوەتەوە لە موچەخۆرانی هەرێم خۆی گلیاوەتەوە ینی وەکو جاران ینی ئەمە هەمانە بڵێن ئەمە وەکو پاشەکەوتێ هەتا من لە بەغا لەگەڵ بەڕێز دکتۆرە نەرمین ئەوتی خسویانتە سنووقێک لە سنووقی ئیراداتی وەزارەت منوتم باشتر وایە بیخەنە سنووقێک دابێنە سنووقی ئەمانات چونکە سبەینێ ئێمە کە موچەکانمان هاتەوە سەر بەغا ئەو وەختە ئەبێ ئەو پارەیە زمانێ بێ بۆ ئێمە لە هەمان کاتە تۆ مؤسسەی عامەی تەقاعود هەیە لە عێراق مؤسسەی عامەی تەقاعود هەرچی پاشەکەوت و وەکو تۆوت مالعلم لەوێ لە سادا ئەبرن لە موچەخۆر ئەم یاسایە هەر بە یعنی دەمودەست بە جێبەجێکردنی لە هەرێمی کوردستانیشە ئەو کاتە لێبڕین لە موچەخۆرانی هەرێمیش ئەبێ بێ لە سادە چونکە یاساکە ئەبێ یەک یاسا بێت لە هەموو عێراقا لەو کاتەیە حکوومەتی ناوەندیش خۆی لە سا 15 واتە ئەبێ بە لە سا 25 ئەخرێتە سەر یعنی زەمانەتێک بۆ هەموو خانەنشینێک طبعا ئەگەر بیشینە سەر سنووقی خانەنشینی عێراقی ئەوان زۆر سنووقەکەیان دەوڵەمەنە ئیتر بە شێوەیە لە شێوەکان باسی ئەومان کردو ئێمە لەگەڵیان وتیان ئەتوانن یا بە قەرز یا لەسەر حکوومەتی هەرێم بوەسن یا بە عەفەڵەوە ماسەلە فێ بکەن و لاپەڕەیەکی سپی هەڵەنەوە وەکو زۆر شتی ترکە حەلەکرێ ئێستا خانەنشینان عێراق لە سندوقی خانەنشینی عێراق موچە وەردەگرن ئێستا مانگی حەوت موچەکەیان وەرگرتووە لە سەرەتای مانگ موچەی ئەو مانگە وەردەگرن بۆیە چاوەڕێی بودجەش ناکەنەوە چاوەڕێی بودجە ناکەن ئەمە دواتر بۆ خانەنشینانی هەرێمیش ڕوو دەدات بەڵێ ئەلعانەوە تا ئەم 4-5 مانگەی کە موچە لە بەغاوەیەت یەکەم توێژ بۆ بە درێژایی ئەم 10 ساڵە ئەوە یەکەم جارە لەم چەند مانگە خانەنشینان ڕۆژی یەکەم موچە وەرەگرن چونکە حکوومەتی عێراقی دیارە ئەوە هەر مەقسوودیش لایەن ئەو بڕی پارەیە کە ئەنێرن یەکەم جار ئەنێرن بۆ خانەنشینان و بۆ کەم ئەندامان و بۆ خاوەن پێداویستی تایبەت و ئەمانە ڕعای ئیجتیماعی ئەمانە لەبەرەوە هەر بیزە بدووکە ئەوانمان ئەبێ لێ بێت چونکم یاساکە بە یەک هین سەیرەکە بە یەک حاڵەت هەموو عێراق تەقاعودی هەموو عێراقی بێتەوە بێک لەو حاڵەتەیە باشە بەس کاتی ناوێت بودجەی باسی 100 ملیارێک دەکرێت بە پێی خەمڵاندنەکان کە پێویست بێت ئەو بەردەستە دەتوانن لە شوێنی دیکە پارەکەی بۆ بگوازنەوە لە بواری بودجەی بەکاربردنی هەرێم ئەتوانن چونکە ئێمە زۆر گرنگە من ئەگەر لەبیری بێ پێرار کە لە بەغا بووین هەر بەڕێوە بووین
شەوتۆ تەلەفۆنێکە کرد بە من و سعاتدا گەیشتین ئەو کاتە بۆ دەگەیشتین لێرە بەرنمەیەکمان کە هەر ئەو شەوە من هەر ئەو شەوە لێرە ئەعلانم کرد وتم ئەمەیە تاپۆ کە لای ئێمە ئێستا بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی تاپۆ ڕەشەکەی کە لە گیرفانی ئێمایە بەپێی ئەو بڕیارە ڕەشیدی کەنیە کە باسی دەکەن وەکو هیچ تاپۆیەک نییە کە هێنین ئەمە ئێمە بەڕاستی وایە ئێستا سەمەری گرتووە الحەمدوللا ئەم بڕیارەی محکەمەی ئیتیحادی حتاڵێ پارە حکوومەتی هەرێم حتاڵێگر حکوومەتی هێران پابندیش نەبێ بە ناردنی داهاتی ناوخۆ و نەوت و ئەم شتانە سنووریەکان و ئەمانەش حکوومەتی عێراقی هەر مولزەمە کەوا بوجە و پارە دابین کە بۆ موچەخۆرانی هەرێم بما فيه متقاعدين لەبەرەوە مۆزوعی ئەمە نەبەسراوە بەوەی کەوا ئەمان ئەو پارەیەمان بەڵام ئەبێ ڕێکی خەن خۆ ئەو پارەیە لە مۆزەف هەرە گلە درێتەوە بەڵام بخرێتە کوێوچی لێ بکرێ لەبەرەوە شتەکە مەزمونە و مسۆگەرە ومێ دەکەم کە بەم زوانە یعنی ئاما نەتیجەی ببینین. سوپاس دەکەم دێم خزم مامۆستاکە عەبدولقادر سەبارەت بە هاوکێشەکەش دوای لەسەر دەکەین بەس فەرمانبەرانی گرێبەست خانووی شینی ئەوانیشی تێدایە چونکە ڕەنگە ئێستا فەرمانبەرێکی زۆر لە هەرێم هەبێت خزمەتێکی زۆریە بەڵام نەکراوە ئەمە چۆن دەبێ ئایا بۆ فەرمانبەرانی گرێبەستی شتێکی تێدایە ئەوەندە ئاگاداری بێگومان قانونەکەی چێکی لەو فیانی کە مەشمولی کردو بە تەقاعودی بریتە لە فەرمانبەرانی گرێبەست بۆ فەرمانبەرانی گرێبەستیش ئەوانیش مەشمولە بن بەم تەقاعود بەم قانونە و تەنانە دەگەر بێت و فەرمانبەرێکی گرێبەست لە ئەسنای وەزیفەشا وەفات بکە هەر مەشمولە بێ بە تەقاعودی جارێکی تر بەم یاسایە واتە یاساوکو عەرزم کردی یاسایەکی زۆر فراوانە بەڵام ئێمە کاتی خۆشی من هەر سەرنج من لەسەرەوە هەبوو لە قانونە کۆنەکەشا باسی لە فەرمانبەری گرێبەست کردبوو بەڵام کێشەکە لەوە بوو کە بڵین وەزارەتی دارایی کاتێک کە موچەی فەرمانبەری گرێبەستی ئەدا تەوقیفاتی لێ وەرناگرت کە ئەمە ئەبوایە وەربگیرە لە ئەسڵا بۆ ئەوەی تۆ زەمانی حەقی تەقاعودی مۆزەفەکە بکەیت بەداخەوە ئەمە نەئەکرا واتە موچەکەی بەسەرێک وەرەخۆ گەر مەسەرەن تەوقیفاتی تەقاعودیەکیشی لێ بە بڕیایە شتێکی ئەو تۆ نەبوو بەڵام بۆ فەرمانبەرەکە زامن بوو بۆ ئەوەی لێکە بەڵام بە شێوەیەکی گشتی فەرمانبەری گرێبەستیش بەڵێ مەشمول لە بەم قانونە و ئەم قانونەی بەسەرا جێبەجێ بێ و حقوقی لەم قانونە دیاری کراوەویش بەس تەمەنەکەش 6 ساڵە بێگومان بەڵێ تەمەن لەم یاسانوێ بۆ خانەنشینی بەڵێ تەمەن 6 ساڵە و ئەم قانونە لە 2019 تعدیل کرا بە یاسای ژمارە 26 ساڵی 2019 تەمەنی تەقاعودی دوو ئیشی لەسەر تەمەن کرد قانونەکە یەکیان تەمەنی تەقاعودی کرد بە 6 ساڵ دووەمیشیان بابەتی تەمدیدی خدمەی نەهێشت نەهێشت بە هیچ شێوێک ئەو دووبە ئەو لەبەرەوەی ناکرێت تۆ تەمەن کەم کەیتەوە بەڵام تەمدید دەهێڵیتەوە واتە لە نەتائیجی نەهێشت کاری وەزیرێک تەمەنی خانەنشینی بۆ درێژ کرایەوە بێگومان نابێت بە هیچ شێوەیەک ئەمە تەمەن ئوستاز تەمەن لە نیزامی عامە بەڵێن کە ئەڵێن تەمەنی تەقاعودی مەبەستمان چێ لە تەمەنی تەقاعودی واتە بریتە لەو تەمەنەی کە مۆزەف تایە سیفەتی وەزیفی نامێنێتی تر واتە ئەگەر من مۆزەف بم یەکی حەول لەدایک بوو بم لە تا سەعات 11:59 دقەی ڕۆژی 36 من ئەهلیەتی وەزیفیم ئەبێت کە بوو بە سەعات 12 چوە ڕۆژی نوێوە باشە ئیتر من وەکو کەسێکم لەیە کە قاسیر بم چکە بۆ واتە وەک چۆن بوو مۆزەفی پێش هەژدا ئەو خزمەتێک کە ئەکری اعتیباری قانونی نییە و دوای تەکمیلەی شەستیش چکە بێت تەکمیلەکە ئەڵێن تەمەنی 6 ساڵی بێ بە ساڵ و بە ڕۆژ و بە مانگ تەواوی کردبێت شەستەکەی تەواو کردبێ لە دوای ئەوە هەر خزمەتێک بکەی بە هەموو دەقە قانونیەکان بۆ هیچ مەبەستێکە ژمارە دەبێت 61 62 63 64 ئەمانە ئەبێ ئەمانە ئیحالی تەقاعودی بکرێن بڵین ئەگەر ئێمە قانونەکە چکە خۆ ناکرێ بڵێ من قانونێک جێبەجێکەم موچەکەی بەپێی قانونەکە وەرەگرن بەڵام تەمەنەکەی بەپێی قانونێکی تر تەنزیمەکەم ناکرێت بەس لە تەمەنی چەند ئێستا ئارەزوومەندانە من فەرمانبەرێکم دەتوانم خۆم خانەنشین بکەم دیاری کردووە بەڵێ لە قانونەکە تەمەنێکی دیاری کردووە تەمەنم ئەمە کانسڵی دقیقە کاتەوە کە لە قانونی چاکسازیە هاتووە قانونی چاکسازی 15/45 دایناواتە بێ کەسەکە 5 ساڵ خزمەتی بێ و 45 ساڵی تەواو کردبێ بەڵام لە قانونی ئێستا ئەڵێ کەسێک ئەتوانێت تەقاعود ببێ ئەگەر 50 ساڵی تەواو کردبوو بغض النظر عن خدمەتیهی واتە ئەکرێ من 10 ساڵ خزمەتم هەبێ داوای تەقاعودیە کە بەڵام لەو کاتە من مەشمول نیم بە موچەی تەقاعودی مەشمولم بە مکافەی تەقاعودی ئەمە یەک یان ئەوەیە 25 ساڵ خزمەتم هەبێ بغض النظر لە تەمەنەکەی وازحە واتە یا 25 ساڵم هەبێ و
گوێ بە تەمەن نادرێ 25 ساڵ خزمەتم هەبێ یان 50 ساڵم تەواو کردبێ و بەڵێن گوێ بە مدەی خزمەتەکە نادرێت واتە بەو دوو ئەگەرە فەرمانبەر ئەتوانێت داوای تەقاعودی بکە بە پێی قانونە تازەکە یعنی 25 ساڵی تەواو کرد بێ خزمەت ئەتوانێت ئارزومەندانە داوای بکات یان 50 ساڵی تەواو کردبێ و داوای تەقاعود بەستە سەرەتای بەرنامەکە باسیێوانت کرد کە خزمەتیان نەگەیشتوتە 50 ساڵ ئەوە چیە ینی بۆ ینی بۆ ئەمە ڕووی داوای خۆ ئەمە چۆن ڕۆدەمە ئێمە لە هەرێمە ئەمە ڕوویاوە لە عێراقیش هەیە بۆیە مشەڕێ معالەجەی کرد ئێمە زۆر کەسمان بینیوە مەسەڵەن درەنگ تەعین بووە کە درەنگ تەعین بووە بە سەبەبی تەمەنی سنی قانونی ئیحالەی تەقاعودی چکە ناتوانێت لە وەزیفە بمێنێتەوە باشە بەستر کەسێک لە تەمەنی 40 ساڵیە یان لە تەمەنی 50 ساڵێت تەعین بووە باشە کە تەعین بووە دوای سیرەکە کە تەمەنی تەقاعودیەتە پێشەوە سیرەکە وەڵا 30 ساڵ خزمەتی بۆ دەرەچێت یان 10 ساڵ خزمەتی بۆ دەرەچێت چکە ئیتر هین ناکات بڵێن ناگاتە 15 ساڵ بۆیە مشەڕێ ئەو معالەجەی کرد ئێمە زۆر کەسمان هەیە بۆ چونکە ئێمە لە قانونی تەقاعودیە دوو جۆر حقوقی تەقاعودیمان هەیە جۆرێکی پێوترێ موچەی تەقاعودی جۆرێکی پێوترێ مکافەئی تەقاعودی مکافەئی تەقاعودی بەو مۆزەف بەو تەقاعودە ئەدرێت کە خزمەتی 15 ساڵی کەمتری هەیە باشە بۆیە یاساکە ئەم معالەجەی کرد ئەمە پەیوەندی بەو کەسانەوەی کە بە تەمەن تەقاعود دەبن واتە سنیان یەتە سنی تەقاعبوون ئەبێ بە 6 ساڵ بەڵام هێشتا 15 تاوا نەکردووە یان بە یاسا کۆنەکەی هەرێم ئەبێ بە 63 ساڵ بەڵام هێشتا 5 ساڵی موچەکەی کەمترە لە 500,000 ئەوەی خزمەتی لە 15 ساڵ ئەمە مەقتوعە باش ئەم موچە پێشتر هەندێک بڵین بواری سندیکایی هەبوو نەتوانرا بچێتەوە سەر بواری خانەنشینی ئێستا و ماوە نازانم مامۆستایان ڕۆژنامەنووسان هەبوو ئەمە هەر کاری پێ بەڵێ لە قانونە تازەکە خزمەتی ڕۆژنامەنووسان خزمەتی تەفەڕوغی زراعی خزمەتی پارێزەرایەتی ئەمانە تەنانەت خزمەتی کەرتی تایبەتیش ئەتوانی بیهێنیتەوە بۆ سەر خزمەتی خانەنشینیت قانونەکە بەدەقێناوێت یاڵێ و خزمەتە بەڕێوەبەرایەتی کار و دەسەبەری کۆمەڵایەتی ئەوەلیەت و تەفاسیلەکەی ئەهێنێتەوە بۆ دایرەی تەقاعودی هەیئەی تەقاعودی موحەد لەوێ بڕیاری لێ ئەدرێ من ویستم سەرنجێک لەسەر ئوستاز شتێکی باس کرد لەسەر بڵین سندوقەکە طبعا ئێمە دەستی خۆش بێ زۆر دقیق باسی کرد بەڵام لە تەنیشی سندوقەکە ئێمە شتێکی کەشمانەیە کە پێوترێ هەیئە تەقاعود الوەطەنیە هيئة التقاعد الوطني واتا دستي خانەنشینی نیشتیمانی طبعا پێشتر لێرە ناوی کتری هەبوو لە قانونەکۆنەکە ئێمە ئەکرێ دوو هەیئەمان هەبێ لە هەرێمە بل لە هەرێمیش هەیەکمان هەبێ و لە عێراقیشەمان بێ چونکە یەک سنووقمان هەیە کە یەک سنووقمانە بوو ئەم سنووقەت بەڵێن پەیوەندی بە یەک هەیئەتەوە هەیە پەیوەندی بە دوو هەیئەتەوە نیە تەسەڕوفی پێ بکرێت کەواتە ئەمە چیمان بۆ دروست دەکاتەوە منازعاتی حقوقی تەقاعودی ئەبێ بچێتەوە بەردەمەوە هەیەتە لە بەغا باشە ئەمە ئیشەکە لەو ئیشکالێتانە کە ئایا ئێمە چۆن مامەڵ لەگەڵ ما بکەین چونکە ئێستا ئێمە هەموو منازعەیەکی تەقاعودی کە دروستە بێ لە هەرێمە ئەچێتە بەردەم بەڕێبەراتی گشتی خانەنشینی لەوێ بڕیاری لەسەر ئەدرێ و لیژنەیەکی شەیە کە لیژنەی تەدقیق قەضای متەقاعدینە لە ڕۆ قەزایەکەیەوە دەکەم مامۆستا سەبارەت بە دەرماڵەی بژێوی ئەوانش بڵێن هەر بۆ ئەوانەیە کە تاوەکو 1 ملیۆن دینارە ئەوەی سەرتر ناگرێتەوە یاخود ئەوەی کە ئێستا خانەنشین کراوە بە سەروی ملیۆن موچەکەی وش زیاد دەکات چۆن ئەمە بڵێن بەڵێ ئەوەی سەر ملیۆنە موچەی زیادەکە بەڵام پێیەوەی عێراق ئەوە کە پێی ناوترێت دەرماڵی بژێوی ئەوەی 100,000ەکە ئەو 100,000ش مولی ناکە بۆ ئەوانەیە لە ملیۆنێک کەمترە ئەوە 100,000ەکە لە 2023 کۆتایی بەڵێ بەخوا بەس ڕێم با من شتێک تەوزیحی لەسەر قسەکانی جەناوی کاک عەبدوڵقادر طبعا ئەم یاسایی کە لە عێراق ئێستا بەرکارە خۆ لە سەرەتاوەی 63 ساڵ بوو هەر 63 ساڵ بوو یعنی خەڵکی پێ تەقاعود دەکرا دوایی لەبەرەوەی کەوا هەلی کار بۆ گەنجان و بۆ خاوەن شەهادات بدۆزرێتەوە خەڵک تەعیین بکرێ کردیان بە 6 بەڵام ئەوەندە ئێمە ئاگامان لێ چوینەتە بەغا پرسیارمان کردووە یعنی زۆربەی ڕێی ئێستا لەسەر ئەوەیە کەوا بێتەوە بە 63 ساڵ بکرێتەوە بە 63 ساڵ بۆ ئەڵێ چونکە کەفاعاتێکی زۆر ئەبێ وەزیفە بەجێ بێڵێ و شوێنیشان وەک پێویست پڕ ناکرێتەوە چونکە ئەو تەجروبەیان چەند ساڵێکە کردووە خۆ دەزانین قانونیش قابلە یعنی مەسەر پەرلەمان بۆ چیە بۆی تەشریع بکە جا بەتەسەوری خۆی ئەبێم دوانەیە خرێ هیچ ناکرێت لێرە 63 بێ و لێرە 6 بێ بەڵام ڕێی ئەغڵب وایە لە بەغایش تەسەور وابوو چونکە مقۆمقۆیەکی لە ئەرویقەی پەرلەمانی عێراقا لەسەرە کە لەوێ سنی تەقاعودی بکرێتەوە بە 63 بۆ ئەوی وەکو ئەوی تر ئێرە و ئەوێ بێتەوە بێک لەو حاڵەتە
يعني ئەوان هەر بۆ خۆیشیان بەتەمای ئەوەن پێش لەوەی باسی چوونە سەر بەغای ئەمەش کرێ لەو ڕۆ جا ئەوە لەبەرەوە ئەوە حەلەبێ ئینشەڵڵا ئەوە یەکەسێریشی تێدایە وەکو بلەبواری تەندروستی بێ وارەکانی تر بێ بۆ خانەنشینان بەڵێ لە بەغا زۆر هینیان هەیە زۆر ئۆڤەریان هەیە بڵین بواری نەخۆشیە مثلا مراجعی طبیبە بۆ عملیات و شتیوە بۆ مەسلەی خانووکردن و ئەمانە سلفەی باشیان ئەدەنێ حتا لە سەفەر و ئەمانە بۆ سەفەر و سیاحەت هەرێمیش بگرێتەوە لە قۆناغیدا یاسای ژمارە 9 کێ ئەگرێتەوە لە عێراقا ئەبێ لە هەرێمیشا بگرێتەوە ئیتر ماوەتەوە سەر ئەوەی کەوا ئەوانەی نوێنەری ئێمن باشە و دانوستان ئەکەن لەسەر ئەم مۆزوعانە وریابن و ئەمە شتێکیش نییە بڵێ عێراق بێوێ فێڵێ لە هەرێم کات لە مۆزوعە ئەمە شتێکە ئەڵێ لەن یضیع حق وراءه مطالب خەڵک بە دوای حەقی خۆیان ئەگەڕێ هەر ئەڕوا سبەینە ئێستاش نەیکەن سبەینە من لە حەقی خۆم خۆش نابم مەحامیە گرم و داوای مافی خۆمەکەم لەبەرەوە مهم ئیثارە گشتیەکەیە کە ئیثارە گشتیەکە ڕێکخرا ئەو کاتە ئەگەر وردەکاری جیاوازیەک بینرا هەیە جیاوازی کرا لەبەرەوەی ئێمە لە هەرێم جۆرێکی تر بووین لەبەرەوە ئەوانە قابلی حەلکردنە هەمووی ئەبێ وەکو عێراقی لێبێ هەموو ئەوەی کە ئێمە ئاگادارین و چاوەڕێین و کۆلیشی لەسەر نادەین ئەوەیەکەوە یاسای ژمارە 9 بحەزافێریها لە هەرێمی کوردستانیشە جێبەجێ بێت وەکو بێتە کە ئەڵێن یاسای موحەد یعنی بەڕاستی موحەد بێت بۆ هەموو عێراق گەشتبینێنی لەو ماوەی بکرێ یاخود دوا دەکەوێت هەر نردنی هاوتاکردنەکەی یاخود شتی تریشی پێویستە گەشتبینیەکەی ئێمە لە ڕاستیا لە چیوە سەرچاوەگرێ یەکەم بە بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی گەشتبین بەوە زۆر گەشتبینی بەوە چونکەوە بات و ملزیمە جەنابی لە ڕووی یاسا زۆر باشتر دەزانێت کاڵێ بات و ملزیمە پێویستیشی بە پەرلەمان هەر نییە ئەوە یەک دوو بەم ڕەنجی چەند ساڵەی خۆمان کە کۆڵ نادەین و کۆڵمان نەداوە لەسەر سکاڵەکەی ئێوەش بوو لەسەر ئەو سکاڵی ئێمە بوو تەبعاً بە هاوکاری کۆمەڵی خەڵکی دڵسۆزی مەراسی ڕێنیشاندەری بەڕاستی کۆڵنەدەر لەگەڵمانە چ لە ئەندام پەرلەمان چ لە کەسایەتە سیاسی و یاساییەکان چ لە بەڕاستی شخصیاتی نیشتیمانی چاک لە پشتمان بوون و لەگەڵمان بوون دەستخۆشی لە هەمویانەکەین کۆڵمان نەدا و ئێستایش بەڕاستی حکوومەتی هەرێم هاتووەتە ژێر باری ئەوەی کە بڕیارەکە پەسەندکە بڕیاری دەرکردووە کە ئەم بڕیاری دەرکردو من هەموو جارێ ئەڵێم تازە ئەوان وەکو خەسم نەمان حکوومەتی هەرێم یعنی تازە کە بڕیارەکەی دەرکردووە بوون بە جزئێ لە مەوزوعەکە کەواتە ئەوانش ئەبێت لەگەڵ ئێمە ئیتر هەوڵی جێبە چونکە ئەگەر بڕوایان بە بڕیاری خۆیان هەبێ و ئەگەر ڕاستکەن لەگەڵ بڕیارێکی خۆیانە ئەبێ سوور بن لەسەر جێبەجێکردنی خۆشیان نایدەن وایە بێگومان ئەوەیش خاڵێکی گرنگە ئەوە سپاس کاکە سەمسیارێکتر بە کورتی سەبارەت بە هاوکێشەکە چۆن ئێستا بۆ نمونە ئەگەر من موچە خۆرێک موچەکەم ملیۆنێک بێ چۆن خانەنشینین بۆ منە هەژمار دەکرێت بە پێی ئەم یاسایە خۆی پێوەرەکە بۆ زانیاری بینەران هەر هەمان پێوەری یاسا کۆنەکەی بە کەمێک دەستکاریکردنەوە ئێمە یاسای ئێمە موچەی تەقاعودی لەسەر 3 پێوەر حسابەکەین پێوەرێکیان بریتیە لە موچەی ئیسمی آخر موچەی ئیسمی کە کەسەکە وەریگرتووە پێوەرێکیان بریتیە لە بڵێ ساڵانی خزمەت لەگەڵ پێوەرێکی پێوەترێ نیسبەی تەراکومی نیسبەی تەراکومی لە یاسا پێشوەکە هەتا 25 ساڵ خزمەت زەربی 2 ئەکرا ساڵەکانی خزمەت دوایی لەگەڵ موچەی بنەڕەتیە زەربی 2 ئەکرا لەسەر و 25ەوە ساڵانی خزمەت زەربی موچەی بنەڕەتی زەربی لە ساڵ 2.5 ئەکرا لەم یاسا هاتوو هەمووی کردۆ بە 2.5 ئەمە ئیسفادەی لێ ئەکرێ بۆ لەبەرەوەی نیسبەتەکە زیادەکە بە تایبەتی بۆ ئەوانەی کە موچەیان کەمە بەڵام لەبەرەوەی مشەڕیع خەتێکی بۆ ئێمە داناوە کە بریتیە لەوەی نابێ موچە لە مەسەرە لە 500,000 کەمتری بە وشوی کە باس ماگ لەگەڵ ئەو پارێک کە حکوومەتی عێراقیدا 600 کەواتە ئێمە کێشەمان لە خوار 500ەکانان نیە ئەوەی کە گرنگە لەم یاسا واتە گەر مۆزەفێکمان هەبێ بە نمونە بیهێنینەوە مۆزەفێکمان هەبێ 1,800,000 موچەی بنەڕەتیەکەی بێت ئەم 1,800,000 زەربی لە 2.5 ئەکەین چکە پێوەرەکە 2.5 زایدن تەمەنە مۆزەفە گەر بە 30 ساڵ وەری بگرین زەربی لە 130 ئەکەین کاتێک کە مەسەرەن زەربی ئەکەین 1,800,000 کە زەربی لە 2.5 زەربی لە 130 ئەکاتە 756,000 موچەی تەقاعودیەکەیەتی باشە ئەمە 750 بە یاسا کۆنەکەش هەر 750 کرد بەڵام یاسا کۆنەکە تەنها ئەم 750 بوو لە یاسا تازەکە دووشت زیادی کردووە سێشت
یەکەمیان بریتە لەوەی دەرماڵی بڕوانامە زیادی کردووە واتە گەر مۆزەفەکە دەرماڵەی بڕوانامەی مەعهدی هەبێ لە سا 556 زیاد دەکات. ئەگەر مەسەرەن خریجی جامیعە بێ لە 110 ئەگەر ماستەر و دکتۆرە ماستەری هەبێ لە 115 ئەگەر دکتۆرە هەبێ لە 120 ئەگەر ئێمە وا دابنین مۆزەفەکە مەسەرەن خریجی جامیعە بێ کەواتە لە 756 ئەکاتە 75,000 دینار ئەشێتە سەر موچەکەی ئەمە لێرە چوە سەر ئەمە. زائیدەن ئەم 30 ساڵە هەر بۆ ساڵێکی خزمەت لە 101 دەرماڵەی بەغەلای مەعیشی پێدرێ کەواتە ئەمەش زەربی 756 زەربی لە 130 ئەەکەین چکە 30 ساڵی هەیە ئەمیش تقریبی نیسبەتێکەکە کاتە نزیکەی 302,000 بە دەرماڵی بڕوانامەکە چێتە نزیکەی ملیۆنێک دینار موچەکەی. ئەمە مقارنەتەن بە موچەی کۆن نزیکەی 250,000 دیناری فەرقێکە چێتە سەر موچەی باشکەینەکە. بە کورتی بۆ لە باڵاتە ئەوەی کە لە هەرێم ئێستا پێشتر پەرلەمانتە بڵێن 15 ساڵ خزمەتی نێ بۆ 45 ساڵیش خانەنشین کراوە بۆ خۆناغی داهاتوو ئەمە نامێنێ یاخوداوانی پێشتر کراون چیان بەسەردی ئەوەیان قانونەکە من بەڕاستی دقیقاً معلوماتێکی دقیقم لا نێبزانم قانونەکە چونکە ئەو معالەجەی نەکردووە لەبەرەوەی تەوەقوعی ئەوەی نەکردووە و لە هەمان کاتە لەبەرەوەی لە قانونەکە پێشتر ئێمە مادە 38مان هەبوو ئەم بابەتەی تەنزیم کردبوو حتا بۆ معلومەی جەنابتان ئێمە یاسای چاکسازی ئەو بڕگەی کە تایبەتە بە پلە تایبەتەکان لەم مادە 38 ئەم قانونە وەریگرت بوو بۆیە ئەم قانونەکە ئەو معالەجەی هەبوو معالەجەی تری نەکردووە بەڵام ئەم مادە 38 بە قرارێکی محکەمەی اتحادی هەڵوەشاوە کاڵوەشاوە ئەو کاتە حکوومەتی عێراقی بە بڕیارێک لە ساڵی 2015 هەموو وەزیر و خاوەن پلە تایبەتەکانی خازای کرد بۆ ئەم هاوکێشە لەم یاسا واتە لە مادە 21 بەرگەدووە خازای کرد بۆ ئەم یاسا دەبێت لێرە لەم یاساشە 15 بە بڵێ نابێت لە 5 ساڵ کەمتر خزمەتە بە بۆی شایستی موچەی تەقاعودی بێت. سوپاس مامۆستا شتێکتمان شتێکم هەیە ئەوەی جەنابی ئەم تەبان زۆر کورتی کردەوە بۆی خەڵک بەس من نەزانم خەڵکێک زۆر هەیسا قەڵەم و کاغەزی پێ و حسابی خۆیەکە ئەوەی جەنابی فەرمووی ئەو موچەی ئەخیر موچە هینێکی تریش هەیە تەفسیرێکی تریش هەیە بۆ قانونەکە کە ئەڵێ موچەی 3 ساڵی ئەخیر هەر 3 ساڵەکە کۆکرێتەوە تەقسیم 3 ئەکرێتەوە ئەڵێن معادلێ وەرە معادلەکە من هێنام تا 3 ساڵی ئەخیر ئەگەر 1,008 بێ پێشتەکەی 988 سەرەکەشی 1,026 کەس کۆم کردەوە تەقسیم 3 کرد هەر 1,008 دەرەچێتەوە ئەڵێم جەنابی لەبەر وەختەکە بەس من بۆی خەڵک هین نەکا بڵێ ئەمە چییە و 3 موچەی ئەو 3 ساڵە ئەو کۆهینە بێت وەلحاصل خەڵک با خۆی مەشغوڵ نەکا بۆ مۆزوعەوە بەڕای من چاوەڕێوە بکەین کە ئیشەڵا ئێمە یاساکە جێبەجێ ئینشاءڵڵا لەو 1 دومان گەڕوو دەدا بۆ ئومێدی خوا باز من یە خاڵیکە ئەڵێم لە تەلەڤیزیۆنی کێ ژوتم من داوام لە وەزیری بەڕێز وەزیری دارایی بەڕێزی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێستا لەم کاتەیە کە لە سەروبەندی جێبەجێکردنی یاسای ژمارە نوێن لە هەرێمی کوردستانیشدا مامەڵەی تەقاعودبوونی خەڵک بۆ ماوەیەک ڕاگرێت جەنابی بۆ ئیسا خەڵکەکەی ئەمڕۆ تەقاعود دەبێ پێشی ناخۆشە و ناچاریشە بۆ لەوانەیە مانێکیکە یاسا تازەکە جێبەجێ بکرێت فەقیر ئەو زەرێکی زۆرەکە لەم کافەئی ئینتیهای خدمەکەیە لەبەرە داوای لە یەکەین کە بۆ ماوەی دوومانیەک ناڵێن ئینفیکاک با ئینفیکاکەن بەڵام مامەڵەکانیان بۆ ڕاگرن تا ئەوە ساغە بێتەوە سێ دولاکان دەکەم ماندومان کرد سوپاس بۆ بینەرانی بەڕێ سوپاس باوکاران خواتان وەدا